خوێن و پشکنینی ڕێژەی شەکر لە خوێنیاندا بۆ کرا کە لە سیتی سەنتەر لا سلێمانی بەڕێوە چوو. We are here today to make aware the people about the diabetes. ئێمە ئەمڕۆ لێرین تا زیاتر خەڵک هۆشیار بکەینەوە دەربارەی نەخۆشی شەکرا وەک بەشی خزمەتگوزاری پەرستاری لە شاری پزیشکی فاروق. ئێمە ئەم چالاکیەمان ڕێکخستووە بەتایبەت بۆ ئەوەی پشکنین بۆ میوانەکان بکەین تا بزانین چەند کەس لەبەردەم توشبوون بە نەخۆشی شەکرەدان. دوای چالاکیەکانی ئەمڕۆ 2 ڕۆژ ڕاهێنانی تایبەتمان بێبەرامبەر بۆ ئەو کەسانە ڕێکخستووە کە لێرە دوای پشکنین دەردەکەوێت پێویستیان بە ڕاهێنانی تایبەت هەیە دەربارەی پارێزگاریکردن لە خۆیان. ئەمە هەلێکی گرنگە کە شاری پزیشکی فاروق ڕەخساندوێتی بۆ خەڵکی ئەم شارە. ڕاهێنان دەربارەی چاودێری تەندروستی و پەروەردەی چاودێری تەندروستی ئەو ڕۆڵەیە ئێمە دەیگەڕین. بۆیە ئەگەر ڕێنمایی دەربارەی نەخۆشی شەکرە بدەین پێویستە لە قۆناغی منداڵیەوە دەست پێ بکەین چونکە 2 جۆری سەرەکی نەخۆشی شەکرەمان هەیە. یەکەمیان ئەو جۆرەیە لە منداڵیەوە دەگرین و ئەوی تریشیان بە گەورەی. ئەگەر ئێمە بەردەوام بین لە ڕێکخستنی چالاکی هۆشیارکردنەوەی لەم جۆرە لەو باوەڕەدام لە داهاتوودا ڕێ لە نەخۆشی ترێشخایانی لەم جۆرە بگرین. نەخۆشی شەکرە حاڵەتێکە کە ڕێژێکی زۆری گلۆکۆز کە جۆرێکە لە شەکر لە خوێندایە. جۆری جیاواز لە نەخۆشی شەکرە هەیە. بۆ نمونە جۆری یەکەم و جۆری دوم. بڕی گلۆکۆز لە خوێندا بەجێگیری دەهێڵرێتەوە لەلایەن هۆرمۆنێکەوە کە پێی ئەوترێت ئەنسۆلین. لە جۆری یەکەمدا پەنکریاس ئەنسۆلین بەرهەم ناهێنێت و لە جۆری دووەمدا پەنکریاس ئەنسۆلین بەرهەم هێنێت بەڵام جەستە بە باشی کاری پێ ناکات. ئەمە هەندێک جار پێوترێت بەرگریکردنی ئەنسۆلین. نەخۆشی شەکرە سەر هەڵەیات ئەگەر پەنکریاس ئەنسۆلینی کەم بەرهەم بێنێت. شەکرە حاڵەتێکە پێویستە بە شێوەیەکی بەردەوام پشکنینی بۆ بکرێت چونکە بە تێپەڕبوونی کات گۆڕانی بەسەرایەت. هەر کاتێک نەخۆشی شەکرەت گرت لێت نابێتەوە بەڵام کۆنتڕۆڵکردنی گلۆکۆز ئالۆزبوونی نەخۆشی شەکرە سنووردارەکات. نەخۆشی شەکرە بەهۆی ئەنجامی بەرزبوونەوەی ئاستی شەکری خوێن لە لەشدا ڕوویەتە واتە گلوکۆز جۆری گلوکۆز بەرزەبێتەوە لە خوێنە. ئەمە بەهۆی ئەوەیە کە پەنکریاس لە لەشدا ناتوانێت ئینسۆلین دەربدات بە ڕێژەیەکی باش یاخود لەش ناتوانێت سوود وەرگرێت لەو ئینسۆلینەی لە لەشدا هەیە یا هەنێ جار بەهۆی هەردوو هۆکارەکەەوە بێت. چەند جۆرێکی زۆرمان هەیە بەڕاستی جۆرەکانی نەخۆشی شەکرە. 3 جۆری سەرەکیمان هەیە. جۆری 1 ئەوەی لە مناڵ و تەمەنی گەنجیە ڕۆیە، جۆری 2 ئەوەی سەر و 30 ساڵ ڕۆیە و هەروەها جۆری 3 ئەوەیە کە لە ئافرەتی ژنی دووگیانە ڕوئایات. نەخۆشی شەکرە لە سەرەتاوە کە دەست پێ دەکات بەڕاستی نیشانەی نییە لەوەی کە لە جۆری 2 ڕوئایات، بەڵام وردە وردە نیشانەکانی دەرەکەوێت. ئەویش بریتە ئەوەی کە ئەو کەسە زوو تینوێ بێت، زوو ئاوە خواتەوە، میزی زۆرە بێت، برسیە بێ زوو لەوانەیە سەری گێش بخوات، برینی درەنج چاگە بێتەوە، ئەبێتە هۆی ئەوەی کە هەنێ جار قاچی دەستی سڕبوونی هەبێ یاخود تووشی برین بێت و درەنج چابێتەوە. هاوڵاتیان بە مەبەستی دڵنیابوون لە تەندروستیان چەند پشکنینێکی تایبەتی وەک پشکنینی فشاری خوێن و پشکنینی ڕێژەی شەکر لە خوێنیاندا کرد و ڕێنمای پێویستیان وەرگرت یان بانگهێشکران بۆ خولێکی تایبەت دەربارەی نەخۆشی شەکرە. تیمێکی ڕاهێنراو لە پەرستارانی شاری پزیشکی فاروق FMC پشکنینی پێویستیان بۆ ئەو کەسانە کرد کە سەردانی تیمەکەیانە کرد لە کاتژمێر 2 دوانیەوەڕۆوە تا 8 سەر لە ئێوارەی ڕۆژی هەینی 14 یانزەی 2014. As a diabetic nurse, I do the work to make the patient awareness and educate the patient regarding the diabetic. وەک پەرستاری نەخۆشی شەکرە دەمەوێت نەخۆش هۆشیار بکەمەوە و فێری بکەم چۆن بە ئاگامت لە نەخۆشی شەکرە و
خۆیان بەشداری چارەسەرکردن و ڕاگررتنی ڕێژەی شەکر بن. ئەوش بەدەست دێت لە ڕێی بەشداریکردنی نەخۆش لە پرۆگرامی تایبەت بە هۆشیاری نەخۆشی شەکرە و پێدانی زانیاری و چاودێریکردنی شەکری خوێن. لەو ڕێشەوە ڕێگە دەگرین لە ئاڵۆزبوونی حاڵەتەکە و کاریگەریدانان لەسەر دڵ و جگەر و گورچیلە و چاو. ئێمە لە شاری پزیشکی فاروق هاوڵاتیان فێر دەکەین چۆن بتوانن خۆیان ڕێژەی ئەنسۆلین لە لەشیاندا ڕابگرن، چۆن چاودێری ڕێژەی شەکری لەشیان بکەن لە ماڵەوە و زۆر شتی تریش. And we educate the people regarding how we can check the blood sugar monitoring at home and everything. چالاشی جەستەیی خواردنی بڕێکی کەمتر لەو خواردنانەی کە کاربۆهیدراتیان تێدایە لەوانە نان و برنج و پەتاتە. کەمکردنەوەی شەکری خوێن لە ماوەی درێژخایاندا لە ڕێکەمکردنەوەی ئەو خواردنانەی چەوریان تێدایە، بۆ نمونە پەنیر و کەرە. کەمکردنەوەی کێش و چاودێریکردنی چوری کەمەر بەشێک بوون لەو زانیاریانەی کە بە بەشدار بواندرا. دوای پشکنینەکان ئەو کەسانی پێویستیان بەڕاهێنان و ڕێنمایی زیاتر هەبوو بانگێش کران بۆ بەشداریکردن لە خولێکی دووڕۆژیدا لە شاری پزیشکی فاروق FMC کە ڕۆژانی 18 و 19 یانزەی 2014 بێبەرامبەر سازکرا. طبعا احنا جدا فرحانين اليوم انه اليوم جايين حمله توعيه. زۆر خۆشحاڵین کە ئەم هەڵمەتی هۆشیارکردنەوەیمان ڕێکخستووە تا هاوڵاتیان زیاتر هۆشیار بکەینەوە دەربارەی پێڕەوکردنی سیستەمێکی خۆراکی تەندروست. وەک دەزانن نەخۆشی شەکرە نەخۆشێکی زۆر ئاڵۆزە. پێویستە هاوڵاتیان زیاتر بە ئاگا بن بۆیە ساڵانە لەم ڕۆژەدا یادی ئەو ڕۆژە دەکەینەوە. هەوڵ دەدەین هاوڵاتیان شێوازێکی تەندروستی خۆیان پێڕۆ بکەن و هانیان بدەین تا ڕۆژانە وەرزش بکەن، جگەرە نەکێشن و خواردنی تەندروست بخۆن. هەڵبژاردننی ڕەنگیشین بۆ ئەم ڕۆژە واتای ئەوەیە تا یەک بگرین و ڕێک بکەوین لەسەر پێڕەوکردنی سیستەمێکی خۆراکی تەندروست و تەندروستێکی تەواو. بالإضافة إلى أنه هو اللون السمائي يرمز إلى أنه لون السماء، أنه لازم كلنا نتوحد على نظام غذائي جيد وعلى أنه صحة متكاملة. بەڕاستی شتێکی زۆر باشە چکە ئاوا یعنی هەموو مرۆڤ پێویستی بەم فەحسانەیە بینەوە بین بیکە بۆی بیری کەوێتەوە کە ئایا تەندروستی باشە خراپە گەشتۆتە چه ئاستێ باشە لە چه ئاستێکە زۆر زۆر باشە و فەحسانە. هیوادارم ئەو بابەتە زوو بەردەستی خەڵک بکەوێ. لە هەنگاویشی گرنگدا بەرەو دروستکردنی هۆشیارێکی نیشتیمانی دەربارەی نەخۆشی شەکرە 7 کەس بەشداریان لە خولێکی دووڕۆژیدا کرد کە شاری پزیشکی فاروق FMC لە ڕۆژانی 18 و 19 یانزەی 2014 ڕێکی خستە بوو. دووڕۆژی خولەکە بواری بۆ بەشداربووان ڕەخساند، زانیاری ورد دەربارەی نەخۆشی شەکرە وەربگرن و لە نزیکەوە لەگەڵ پزیشکێکی پسپۆڕی نەخۆشی شەکرە وتوێژ بکەن. بەخێربێن هەموو لایەک پێ خۆشحاڵین بەهاتنتان. ئامانجمان ئەوەیە بەڕاستی لەم هەڵمەتانە کە ئیکەین بۆ ئەوەی کە نەخۆشە ڕێگەکەی پیشان بین و ئەوەی کە نەخۆشیشە خزم و کە سوکاری خۆی ئاگادار کات و بۆی توش بۆ نەبن بۆ ئەوەی بتوانن ڕێگری لە نەخۆشەکە بگرن بۆی توش بێ یا ئەگەر توش بیبێ بۆی بە ئاسانی کۆنتترۆل بکرێت و بۆ ئەوەی کە بزانین نەخۆشی شەکرە بەس پەیوەندی بە یەک خانەوە نییە لە لەشە. بەڕاستی پێوترێ ماڵتی سیستم دیزیز واتە هەموو کۆ ئەندامەکانی لە شەگرێتەوە. لە پەنکریاسۆ دەست پێکا کە ئینسۆلینەکەی کەمە یاخۆت هەڵەیە کە دەرەچێت بۆ ماسوولکەکان چکە ماسوولکەکان بەڕاستی دەورێکی گرنگیان هەیە ئەو شەکرە سەرفەکرێکە لە ناو خوێنەیە. ئەگەر ماسوولکە نەتوانێت بیکات کۆ بێتەوە جگەری ژەگرێتەوە. جگەر بەڕاستی دەورێکی سەرەکی هەیە چونکە جگەر هەموو ئەو شەکرە هەموو ئەو خواردنەی خۆین لەوێ خەز نەبێت کە خەزن بوو لە کاتی پێویستە ئەوە دەریایەت بەبێ پێویست. ریسک فاکتەرز یعنی کێ زیاتر توژە بێ وەک لە خەڵکی تر. ئێمە بێ بە دوای ئەوانەیە بگەڕین لە کۆمەڵگایە ئاستی ئەوانە زیاتر وشیارکەین قسەیان لەگەڵاکەین تیان بگەێنین کام نەخۆشە چیە و چۆنی خۆت لێ پارێزی ئەوانەی کە زیاتر توژە بن. کێنەوانە کە زیاتر توژە بێت؟ ئەوەی کە وەرزش کەمەکات. خۆی هەموو مرۆڤ و ئادەمیزاد ئێمە پێ 1000 ساڵ بڕۆیتە دواوە 10,000 ساڵ بڕۆیتە دواوە
چۆن خواردنی پێیا کردووە ڕای کردووە بە دوای خواردنە حیوانێکی ڕاو کردووە و یاخود کێڵگەیەک ئیشی تیا کردووە لە بەیانی تایوەرە تا بەروبوومەکەی خواردووە بەس ئێستا ئێمە جیناتی ئێمە بۆ ئەوە ڕاهاتووە ئێستا ئێمە شتەکە هەمووی گۆڕاوە لەم 50 ساڵەیە خیرە شێوازی ژیانمان سیارەی تێکەوتووە دانیشتنە ئیشمان جودی عەزەڵی واتە ماسوولکە بەکار ناهێنین خواردن هەمووی لە سوپەرمارکێت حازرە لەبەرەوە شێوازی ژیانمان بە تەواتی گۆڕاوە جیناتیشمان ئەوەی تیانە ئەمە شتێکی تازەیە لەم 50 ساڵەیە ئەخیرەیە ڕوویاوە ئەمە وای کردووە خواردنێکی زۆر لە لەشمان کۆوە بێتەوە ئەبێتە هۆی قەڵەوی چییە کات زدی ئینسۆلینی ژەکات قەڵەوی یەت ئیشی ئینسۆلین تێگەیە بە باشی ئیش ناکات لەبەرەوە کە باسەکەین کە ڕاضە وەرزش باشە مەبەستمان لەوەیە کە بەلایانی کەمەوە ڕۆژی نیو سەعات هاتوچۆ بێ یامە لە بێت یا ڕاکردن بێت ئەبێ 5 ڕۆژ لە هەفتەکەیە ڕۆژی نیو سەعات وەرزش و ئەوانەی بەشی دووەم چییە ئەوانەی کە سوکاریان نەخۆشی شەکرەی هەیە بە دەرەجەی یەک دایک باوک خوشک برا ئەمانە زیاتر ئەگەرن توش بن کە بە نەخۆشی شەکرە بێواتە ویراسەیەک هەیە جیناتێک هەیە لە عایلەکە یاواد لێکە زیاتر توشبی وەک لە خەڵکی تر ئەو ژنانەی ئەو ئافرەتانەی کە دووگیان و لە کاتێکا کە سکیان هەیە تووشی شەکرا بن ئەمانە معڕەزن لە سایە 50 دوای ئەوەی کە مناڵەکانیان بوو کە شەکرەکە بمێنێتەوە لەگەڵیانە لەبەرەوە ئەوانش ئەبێ بایەخێکی تایبەتیان پێ بێرێت و بۆیان باس بکرێ نەخۆشی شەکرە چێ و چۆنی خۆی لێ پارێزێت نەخۆشی زەخت واتە بەرزبوونەوەی پەستانی خوێن هەنێ عیلاچێ بەداخەوە ڕاستە بۆ زەخت بەکاریە بۆ پەستانی خوێن بەکاریە بەرزبوونەوەی پەستانی خوێن و باشە و ئەوش بێ بەکار بێت بەڵام بەداخەوە شتەی هەیە کە ئەوە تووشی نەخۆشی شەکرە دەکات دکتۆر دیلمان محەممەد ڕۆف ئەلعەتار پسپۆری نەخۆشیەکانی غوددە و شەکرە لە شاری پزیشکی فاروق FMC لە هەردوو ڕۆژەکەدا باسێکی زانستی دەربارەی نەخۆشی شەکرە و کۆنتڕۆڵکردنی پێشکەش کرد باسەکە لە چەند تەوەرێک پێک هاتەبوو لەوانە هۆکارەکانی نەخۆشی شەکرە و چۆنێتی خۆپاراستن لە شەکرە نەخۆشی شەکرەیە ئەمە کالیشەمە ئەمە زۆر حەزینە خورمایە بێبەهین بێ ئەیخۆ ئایا مامیشم طبعا زۆر ئاگای لە خۆیەتی میوەکە ئەکرێ لەگەڵ یابم کە لە بازار ئەیکا بە عسیر ئەنج ئەیخۆ باوکم عکسی ئەوە زۆر خورما ئەخوا و ئەشڵێ نازانم تر چەند زەرورهینی هەیە بۆ ڕاستەکەی سوپاس غەڵەتن داوای لێبوردی ناکەم هەردووکیانە بە نسبەت مامتەوە میوە بە ساغیبی خۆی باشترەوە لە شەربەت ئیسیفادەی سوودی زیاترە کە تۆ بیکەی بە شەربەت فایبەرەکان ئەلیافەکانی هەمووی تێگەشکێنی بەس شەکرە سادەکانێنێتەوە لەبەرەوە باشترە ئەگەر تۆ بتانی میوەکە بە ساغیب خۆی باشترە وەک لە شەربەت بەنسبەت باوکیشتەوە خورما ڕێژەیەکی شەکری زۆرتیایە یعنی زەرەری پێیا بەڕاستی چکە خواردنی بەردەوامی شەکرەیەکی زۆری تیا و شەکرەکەش بە وردە وردە لەشی بەرزەکاتەوە فەرمو میوانی کە هەیە ئێستا بەڵێ بەتایبەتی نوعی میوە هەیە کە مەسەن ڕێژەی شیری نوشتی تیایە بەڵێ تا چەند ئەوە زەرری هەیە هیچ میوەیەکی تایبەت لە مێشکدا خۆت هیچ شتێک لە بەڵێ زۆر چاکە یان ئەگەر لە میوەکان دەرچی هەمین تا چەند زەرری هەیە هەمین بەڵێ ئینسان بەڵێ ئەو تەمەنا کە بڵێن تا ئێستا وەکو زانیاریە تەمەنەکان دیاری کراوە کە کام تەمەن زۆر معڕەزە ئای بێزەڵ لە تەمەنی چەندەوە بەڵێ لە 30 ساڵەوە یا لە 20 ساڵ بە نسبەت تەمەنەوە نەخۆشی شەکرەی جۆری دوو عادەتەن سەر و 30 ساڵ ڕۆیە 30 ساڵ بۆ 75 لەم ماوەیە ڕۆیە بەڵام ئێستا بەهۆی ئەوەی قەڵەوی مناڵ بڵاو بۆتەوە مناڵی وایە زۆر قەڵەون ینی بۆ نمونە 12 ساڵە بەسکێشی 80 کیلۆ یا 100 کیلۆیە ئەوانە احتیمال هەیە شەکریان تیا ڕووبات پێ دەڵێم
هەڵسوکەوتی ژیانمان گۆڕا لە ماوەیەم 50 ساڵی ڕابردووە. ئێستا مناڵ ناچێت خۆمان ئەچینە دەرەوە کۆڵان یاری دەکرد و گۆڵی دەکرێت ساوانە نەماوە لە ماڵۆ دانیشێ لەسەر ئایپادەکە و ئایفۆنەکە و تەواو یاریەکات چاتی نەکات. ئەمە جوڵەی مناڵی کەم کردەوە قەڵەوێکە کە قەڵەوی کە ویراسی ئێمە لەشی ئێمە فێری شتیوانیە لەبەرەوە تەحمل ناکات ئەوەی تووشی نەخۆشیە بێت بە نسبەت میوەکانەوە سست خواردنەوە سستە ڕوود ئەوە بە دوور و درێژی بۆ باسەکە. بەڵام عادەتەن ڕێنماییمان ئێمە بۆ نەخۆشەوەیە میوەی وشک مەخۆن ئەمە یەک هەج میوەیە وشک کرابێ بە وشکی نایخۆی. ئەگەر بە ساغیش خواردە میوە زۆر باشە و ضرورە میوە بخۆی. بەڵام هەنێکیان هەیە وەکو کاڵک و شووتی و ترێ و هەنجیر ڕێژەی شەکری زۆرە. کاڵەکە شووتیە ترێ هەنجیرە خوورمایە ئەمانە باش نین بخورێت. باش ئەگەر خواردە مەگەرمانی جارێ شتێکی وە چکە شەکرێکی زۆر مرەکەز واتە چڕیانتیایە. میوەی تر ئەتوانی بۆ نمونە ئێستا سێوێ بخۆی 3 سەعاتی تر پرتەقاڵێ بخۆی 3 سەعاتی تر هەنارێ بخۆی 3 سەعاتی تر قۆخێ بەم شێوەیە ماوەی بەبینە یەک بیخۆی ئەکرێ. بەس تۆ چویت 3-4 هەنارە پێکەوە خوارد ئەوە زەرەری هەیە. سێ و پێکەوە خوارد ئەوە زەرەری هەیە. ئەمە بۆ کەسێک کە شەکرەی هەبێت شخصێکی ساخ کتوب شخصێکی ساغڵێ بەڵێ 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 یەکەم شت دەبێ بزانین ئەو نەخۆشە بە غەڵەت هیچ دەرمانی کەسێکی تری نەخواردووە شەکرەی هەبێ نە لەوانەیە باوکی لە ماڵەوە عیلاجی شەکرەی هەبێت چۆ بە غەڵەت وەکو پاراسیتۆڵێ دەنکێکی لێ خوارد بێ باسی خۆ دەکەی. کێشەکەمان کۆ ئەبێتەوە لە بینی جگەر و پەنکریاسە ئەگەر دابەزێ ئەبێ سەبەبەکەی بدۆزیتەوە عیلاجەکەی عیلاجی ئەوەی نییە وەکو شەکرە بزانیت و عیلاجی بێتە نە چکە هۆکاری زۆرە هەنێ جار هەنێ کیس هەیە یاخود دوور بێ هەنێ وەرەم هەیە لە گورچی لە بنیا لە پەنکریاز بن ئینسۆلین زۆر دەرەیات زیاد لە پێویستی لەش ئەمە شەکرە دابەزێنێت. سەرچاو لەسەر ریسکفاکتەرەکان هەندێشتن لەسەر کەمخوێ بەڵێ کەمخەویش یەکێکە لە ریسکفاکتەر بۆ تووشبوون بە شەکرەیە خۆدەما لەماکی زانستی بۆ نەخۆشی دڵ بۆ نەخۆشی شەکرە بۆ نەخۆشی زەختیش. بەڵام عادەتەن لە یەکێکا ڕۆیە کە خۆی ویراسە هەیبێت یەکێکا کە سوکارێکی هەیەی یعنی بڵێ لەشی استعدادی تیا لەشی ئەتوانێت دروستی کات ئێستا لە ژێر سترێسێکی تایبەتە لە ژێر زەختێکی تایبەتە کە بڵێ کەم خەوی بێت توژە بێت بڵێ. بەشێکی تری چالاکیەکان پێشکەشکردنی باسێک بوو دەربارەی شێوازی چاودێریکردنی نەخۆشی شەکرە لەلایەن ڕووسپێر و مالیۆت جێپراکاش کە پەرستاری نەخۆشی شەکرێ. Now, according to the list, we have 3 types of food in our country. The first type is the carbohydrate food. Yeah, like rice, sour, potato, naan, samoon and macaroni, noodles, spaghetti, everything we say it is a carbohydrate food. Suppose if you take a big cup of rice, you need to cut the half portion in that. And moreover, it's very important at a time you should take one type of carbohydrate food. Like this, if you're taking rice today with the lunch, you are not supposed to take your bread, naan, sour, anything with that together. That's the very important thing. You should maintain the carbohydrate food. It's very important for diabetic patient to have the red meat twice in a month. Yeah. Come to the white meat, that is chicken. You can have the chicken twice in a week.
بۆ گۆشتی مریشک لە هەفتەیەکە دوو جار بکار. باسکردنی گرنگی وەرزش و ڕاهێنانی جەستەیی بوو بۆ ئەو کەسانی نەخۆشی شەکرەیان هەیە لەلایەن خالی جەمیل، ڕاهێنەری چارەسەری سروشتی و نمایشێکی شێوازی جێبەجێکردنی ڕاهێنانی جەستەیی لەلایەن تیمی پەرستارانەوە بەشی کۆتایی چالاکیەکە بوون. یەشێک لەو خزمەتگوزاریە تایبەتانەی کە نەخۆشخانەکەمان دابینی کردووە پەمپی ئەنسۆلینە بۆ چارەسەری نەخۆشی شەکرە کە ئێستا لە کلینیکی نەخۆشیەکانی خوددە و شەکرا دەستەکەوێت کە بە سووترە بە بەراورد بە دەرزی ئەنسۆلین. پەمپی ئەنسۆلین ئامێرێکی کۆمپیوتەری بچووکە کە ئەنسۆلین ئەدات بەلاش لە ڕێی کانیۆلایەکەوە کە بە ئاسانی ئەنوشتێتەوە. ئەم کانیۆلایە لە ڕێی دەرزیەکی بچووکەوە دەخرێتە ژێر پێستەوە لە هەمان ئەو شوێنەی کە دەرزی ئەنسۆلین لە خۆتەیت. جگەلەوەی کە ئێمە بە نوێترین شێواز و بە پێشکەوتوترین شێواز فەحسی نەخۆشەکەین واتە پشکنی نەخۆشەکەین لە هەمان کاتیشە نوێترین باشترین جۆری دەرمان و هەنێ جیهاز و شت بەکارهێنین ئامێر بەکارهێنین بۆ چارەسەرکردنی نەخۆش. بۆ نمونە ئێمە تاقە نەخۆشخانەین بەڕاستی لە سلێمانیە کە ئەم جیهازە بەکارهێنین واتە ناترۆکسی پێوترێ ئەمە هایپەرباریک ئۆکسیجین تیراپی پێوترێ ئەمە بۆ برینی قاچ بەکاریە بۆ هەنێ برینی تایبەت بە نەخۆشی شەکراوانی لە قاچیان نابێ ئەم جیهازە هەڵەسێت بەوەی کە ئۆکسیجینێکی زیاد بەلەژەیات بەکارهێنانی زۆر ئاسانە هەروەها بە قەبارەکەی تقریبەن بەقدر مۆبایلێکە بێ نەخۆش لە گیرفانی خۆیان هەڵێگرێت و لە هەمان کاتە ئۆکسیجینێکی زیاد بە برینەکە ئەیات و بەمە زووتر و بە شێوەیەکی زۆر باشتر برینەکە چاگە بێت. پەمپی ئەنسۆلین بە بەردەوامی و بەپی پێویست بڕێک لە مادەی ئەنسۆلین ئەدات بەلەش. ئەم ئامێرە قەبارەکەی ئەوەندەی قەبارەی تەلەفۆنێکی مۆبایلە بێت کە نەخۆش دەتوانێت لە ژێر جلەکانیدا دایبنێت یان بخاتە گیرفانیەوە. نەخۆشەکە ئەتوانێت هەردوو تا سێ ڕۆژجارێک خۆی کانیۆلا و دەرزەکە بگۆڕێت. پسپۆڕی نەخۆشیەکانی شەکرە و خوددە لە نەخۆشخانەکەمان ڕێنمایی تایبەت دەدات بە نەخۆش لەسەر چۆنێتی بەکارهێنانی ئامێرەکە. هەموو ئەو کەسانی کە شەکری جۆری یەکیان هەیە لەگەڵ هەندێک لەو نەخۆشانی شەکری جۆری دویان هەیە سوود لەم ئامێرە وەرەگرن بۆ کۆنتڕۆڵکردن و ئاساییکردنەوەی شەکری خوێنیان. تازەترین جۆری چارەسەری نەخۆشی شەکرەمان لایە هی جۆری یەک کە ئەمانی کە بەهۆی ئەوەی کە ئینسۆلین لە لەشیاناکەمە ئامێرێک هەیە قەبارەکەی بەقدر مۆبایلێکە بێ پێوترێ ئینسۆلین پەمپ واتە پەمپی ئینسۆلین. ئەمە تازەترین چارەسەرە و لەخوا بەزیابێ لە کلینیکی شەکرە و غوددە لێرە لە شاری پزیشکی فاروق هەمانە. ئەم ئامێرە هەڵە دەسێت بە شێوەیەک وەکو پەنکریاسی لەش هەڵدەسێت بە ڕێکخستن و کۆنتڕۆڵکردنی شەکرە. ئەمانە نەخۆشی جۆری یەکیان هەیە هی نەخۆشی شەکرە و هەنێک لەوانەی کە جۆری دووشیان هەیە ئەتوانن ئەم ئامێرە بەکاربێنن. ئەمە قەبارەکەیەتی بەڕاستی زۆر بچووکە بە هەمان شێوە توانێت بخرێتە گیرفانەوە یاخود بە وەکو مۆبایلێک دابنرێت لەسەر پشتێن لەسەر قایشەکە. بە هەمان شێوە ئەمە کانیولایەکی پێوەیە کە بەهۆی ئەم کانیولایەوە ڕەبتە بێت بە
لەشەوە بە شێوەیەکی بەردەوام وەکو پەنکریاسی لەش ئینسۆلینەیە بە لەش و نەخۆشەکە بێجگەلەوەی کە چاگە بێتەوە پێشگەلەوەی کە سەحەتی باشتر بێ شەکری کۆنتترۆڵ بێت لە هەمان کاتە ئەو کێشەی نابێ ڕۆژی 3-4 جار دەرزی با لە خۆی و شێوەی سایکۆلۆجیەن زۆر نەخۆشەکە باری دەرونی ئاسوودەتر و ئاساییترە لە هەمان کاتی شەکرەکەی کۆنتترۆڵە بێ کە ئەمە بێتەوەی کێشە بۆ لەشی دروست نەکات. چالاکیەکانی ڕۆژی جیهانی نەخۆشی شەکرا بەرەو تەواوبوون دەچن. خۆپەروەردەکردن و پەروەردەی تەندروستی خۆ ئامادەکردن نین بۆ ژیان. خۆپەروەردەکردن ژیان خۆیەتی. لە شاری پزیشکی فاروقەوە هیوای ژیانێکی تەندروستان بۆ دەخوازین بەنیازی دیدار. بە دروشمی چارەسەر ئەستەم نییە شاری پزیشکی فاروق ڕۆژی چوارشەمە 4/2/2015 چالاکیەکانی ڕۆژی جیهانی شێرپەنجەی بەڕێوە برد. چالاکیەکان کە 2 ڕۆژ بەردەوام بوون پێک هاتەبوون لە هەڵمەتی هۆشیارکردنەوە و سازکردنی کۆنفرانسێک کا لە شاری پزیشکی فاروق لە سلێمانی ڕێک دەخرێت. چالاکیەکان بەشێکن لە هەڵمەتی هۆشیارکردنەوە و ئاڵوگۆڕی زانیاری دەربارەی شێوازی ناسینەوە و چارەسەرکردنی نەخۆشی شێرپەنجە. بە بۆنەی ڕۆژی جیهانی شێرپەنجەوە ئێمە وەکو شاری پزیشکی فاروق چەند چالاکیەکمان هەبوو. ئەو چالاکیانە لە 2 ڕۆژە خۆی بینیەوە. ڕۆژی یەکەمیان ڕۆژی 4 مانگ بوو کە ڕۆژی جیهانی شێرپەنجەیە. ئێمە وەکو شاری پزیشکی فاروق هەر لەبەرەوەی بێژگەلەوەی کە خزمەتگوزاریەکی تەندروستی لەسەر ستاندەرێکی جیهانی پێشکەشەکەین، ئێمە مەبەستیشمان ئەوەیە کە وەکو پرۆگرام بۆ ناو کۆمەلگا وەکو تەوعیە وەکو فێرکردنی خەڵک چالاکی زانستیشمان هەبێت. ڕۆژی یەکەمیان وەکو باسم کە ڕۆژی 4 مان بوو، تیمێکی تەندروستی ئێمە لە شاری پزیشکی فاروقەوە بە سەرپەرشتی دکتۆرێکی پسپۆر لەگەڵ تیمێکی پەرستیار چون بۆ یەکێتی ژنانی کوردستان لەوێ بە ئامادەبوونی 50 بۆ 60 لە خوشکانی بەڕێز وەرکشۆپێکیان کرد و باسی نەخۆشی شێرپەنجەی مەمکیان کرد، هی ئافرەتان، چۆنێتی خۆپاراستن، چۆنێتی خۆپشکنینی بەردەوامی ئافرەتان کە بۆ خۆیانی بکەن و هەروەها هۆکارەکانی دروستبوون بۆ نەخۆشیە و هۆکارەکانی یاخود چۆنێتی چاکبوونەوەیان. وەرکشۆپەکە زۆر پێخۆشحاڵی ئامادەبوانی پێوە بوو. هەم تیمی پەرستیارانی ئێمە بە شێوەیەکی عەمەلی پیشانی خوشکانیان ناکە چۆنێتی خۆپشکنین و زووترین دۆزینەوەی ئەم نەخۆشیە و هەروەها دکتۆری پسپۆریش محازەرەیەکی پێشکەش کرد لەسەر ئەم نەخۆشیە. ڕۆژی دووهەممان ڕۆژی 12/2 بوو. ئەو لەو ڕۆژەیە ئێمە پرۆگرامێکی زانستیمان پێشکەش کرد بە ئامادەبوون لێرە لە شاری پزیشکی فاروق بە ئامادەبوونی پزیشکانی نەخۆشخانەکەمان و هەروەها بە میوانداری بەڕێوەبەری تەندروستی سلەیمانی و میوانداری نەخۆشخانەی هیوا و نەخۆشخانەی ژیانەوە سنتەری تیشکمان کرد. لەو ڕۆژەدا پرۆگرامێکمان هەبوو لە بەیانیەوە دەستمان پێکرد
هەتاوەکو دوانی وەڕوانێک چەند سەشنێکی تیا بوو هەمووی زانستی بوو باسی چەند نەخۆشیەکی شێرپەنجەمان کرد و ئامارەکان دو ئاماری ئەو نەخۆشیانە کە لە کوردستانە چەندە خۆشبەختانە هەتاوەکو ئێستا ئێمە لە کوردستان ئەو نەخۆشیە بەو شێوەیە نییە کە لە ناو خەڵکە تەسەور کراوە ئامارەکان پیشانیان نا کە مقارنەتەن بە ئەمریکا و لەگەڵ وڵاتانی ئەوروپا هێشتا ژێرپەنجە لە وڵاتی ئێمەیە زۆر کەمترە. چالاکیەکانی ڕۆژی جیهانی شێرپەنجە بۆ ساڵی 2015 لەبەر ڕۆشنایی 4 پەیامی سەرەکیدا بەڕێوە چوون. سەرەکی ترینیان هەڵبژاردننی ژیانێکی تەندروستە، چون هاوڵاتیان دەتوانن لە ڕێی گۆڕینی شێوازی ژیانیان دەتوانن یارمەتی دەربن لە کەمکردنەوەی توشبوون بە نەخۆشی شێرپەنجە. ڕۆژی جیهانی شێرپەنجە 4 پەیامی سەرەکی هەیە کە بریتین لە یەکەم هەڵبژاردننی ژیانێکی تەندروست کە ئاخۆ ئەمە لە ڕێگەی خواردنەوە یا لە ڕێگەی وەرزشکردنەوە یا لە ڕێگەی دوورکەوتنەوە لە هۆکارانی کە لەوانەیە زەرەر بە تەندروستی و بات. پەیامی دووەمی بریتیە لە بوونی پرۆگرامی تایبەت بۆ زووناسینەوەی نەخۆشی شێرپەنجە کە پێوترێ سکرینینگ پرۆگرامز. سێهەم پەیام دابینکردنی چارەسەر بۆ هەمووان کە ئەمیش بریتێ لەوەی هەموو نەخۆشێک هەموو کەسێک کە ئەگەری بوونی نەخۆشی شێرپەنجەی هەبێ ئەبێ مافی ئەوەی هەبێ کە دەستی بگا بە چارەسەر بۆ نەخۆشیەکەی. پەیامی چوارەمیشی کە زۆر گرنگە ئەویش بەرزکردنەوەی یا چاکردنی ئاستی کوالەتی ژیان شێوازی ژیان. من ئەمڕۆ کە دووەم ڕۆژی چالاکیەکانی شاری پزیشکی فاروقە بە بۆنەی ڕۆژی جیهانی شێرپەنجەوە ئەمەوێ زیاتر باسی بابەتی پەیامی دووهەم بکەم کە ئەویش بوونی پرۆگرامی زووناسینەوەی نەخۆشی شێرپەنجەیە کە سکرینینگ پرۆگرامسە. ئەم بەرنامانە لە زۆربەی وڵاتانی دنیاە لە وڵاتە پێشکەوتەکانی دنیاە هەنوو بەردەوامن و زۆر پێشکەوتون و بەردەوامیش توێژینەوەیان لەسەر ئەکرێت بۆ بەرەو پێشچوونیان و بۆ سەرکەوتنیان. بە بەشداری زیاتر لە 50 ئۆرکشۆپێکی تایبەت بە هۆشیارکردنەوەی ژنان دەربارەی شێرپەنجە و مەترسیەکانی و چۆنێتی گرنگیدان بە پشکنینی پێشوەخت لە تەلاری تەواری یەکێتی ژنانی کوردستان لە شاری سلێمانی بەڕێوەچوو. وەرکشۆپەکە لە 2 بەش پێکات بوو. ئەوانیش زانیاری گشتی دەربارەی شێرپەنجە و بە تایبەت شێرپەنجەی مەمک و چۆنێتی خۆپشکنینی ژنان لەلایەن خۆیانەوە بۆ پێشبینیکردن و ناسینەوەی شێرپەنجەی مەمک پێش ئەوەی تەشەنە بکات. شێرپەنجە بە شێوەیەکی گشتی ئەو خانە نامۆ و ناڕێک و نانۆرمالەیە کە ناو لەشی مرۆڤ دروستە بێ جا لە هەر شوێنێک بێتن ئەم خانانە بە هیچ شێوەیەک ناسنە ژێرباری سەیترەی لەشەوە نۆرمال نابن و کۆنتترۆلیان لە دەستە چێ. لە شوێنی خۆیان بە ناڕێشی گەورە بن اینجا دەستەکەن بە تەشەنەکردن و بڵاوبوونەوە لە شوێنیشتر. خۆسەر شێرپەنجەی مەمکیش هەر بەو شێوەیە و لە مەم کاسە لەڵدا و وردە گەورەکە و زیادەکە و لەوانەیە بچێ بۆ غودە لیمفاویەکانی ژێرباڵ لەوانەیەش بچێت بۆ شوێنەکانی تر لە لەشدا. ئەگەر لە قۆنەخەکانی سەرەتای توشبوون بە شێرپەنجەی مەمک ئاشکرا بکرێت ئەگەری زۆرە چارەسەر بکرێت و ئەنجامی باشیش لە چارەسەرەکە چاوەڕوان بکرێت. ئەگەر تیرەی وەرەمەکە تەنیا نزیکەی 1 بۆ 2 سانتیم بێت و گرێ لیمفاویەکەی نەخۆشەکە هێشتا تووشی شێرپەنجە نەبوو بن ئەوە ئەم جۆرە ژنانە بە ڕێژی لە 185 بۆ لە 190